بەناوی خوای بەخشندە و میهرەبان بینەرانی خۆشەویست سڵاوتان لەبێ لە بەرنامەیەکی دیکەی لەگەڵ کۆڕۆنادا لەگەڵ هاوکارم جەلال محەممەد دێنەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنامەکە کە لەم بەرنمەیەدا بە شێوەیەکی تایبەت باس لە ڤاکسین و دەرمان دەکەین سەبارەت بە کۆڕۆنا ئایا تا ئێستا چی دۆزراوەتەوە و ئایا پرۆسەی بەرهەمێنانی ڤاکسین و دەرمانەکان چین و ئەو توێژینەوە تازانەی کە باز لە دۆزینەوەی دەرمان و ڤاکسین دەکەن تا ئێستا چییە؟ کاک جەلال ئەگەر سەرەتا بۆ دەست پێ بکەین ئامارەکانی کۆڕۆنا لە جیهان و لە کوردستان. سڵاوم هەیە بۆ بینەرانی عزیز لەگەڵ کۆرۆنایە دیارە ئێمە نوێترین و تازەترین گۆڕانکاریەکان لەسەر کۆرۆنا لە هەرێمی کوردستان عێراق و جیهان لە کاتژمێردەی ئەمشەو بە بینەرانی عزیز دەگەیەنی لەوەی کە تازەترین زانیاریەکان چین. دیارە ئەگەر توشکێ بخێنە سەر زانیاریەکانی عێراق و هەرێمی کوردستان لە عێراق توشبووان بە کۆرۆنا ئامارەکە گەیشتوتە 214 کەس لە کوردستان بە تەنها 44 دیارە 214ەکەی عێراق بە هەرێمی کوردستانیشەوەیە لە هەولێر هێشتا 9 حاڵەتن لە سلێمانی حاڵەتەکان زۆر زیاتر بۆ گەشتوتە 33 حاڵەت لە دوهۆک 1 حاڵەتە لە هەڵەبجە 1 حاڵەتە دیارە یەکێ لە حاڵەتەکانی سلێمانی توشبووەکە لە ڕاپەڕینەکە ئەمڕۆ ڕاگەیەنرا هەرچەندە دکتۆر ئەم ئامارە گۆڕانکاریان بەسەردا دێت بە بەردەوامی چونکە لە دوای ڕاگەیاندنی کەسە توشبووەکەی ڕاپەڕین لە عێراق وەزارەتی تەندروستی عێراق بەیاننامەیەکی دەرکرد لەسەر ڕێژەی توشبووان بە کۆرۆنا لە تازەترین زانیاریدا کە بەپێی ئامارەکە سلێمانی ڕێژەکەی زیاتر بوو بەڵام چاوەڕێی وەزارەتی تەندروستی حکوومەت هێرێمی دەکەین بۆ زیاترکردن. ئەمە عێراق و هەرێمی کوردستان بەڵام پێشوەی کە بچمە سەر ئامارە جیهانیەکە قایمقامی هەولێر پارێزگاری هەولێر پارێزگاری سلێمانی وەزارەتی تەندروستی خودی وەزیر و بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی هۆشداریەکی جددیتر دەدەنە خەڵکی لەوەی کە تکایە لە ماڵەکانتان بمێنەوە تەنانەت لە پارێزگای سلێمانی هاتنە دەرەوە بە پیادەش قەدەغە دەکرێت لە پێناو بەرژەوەندی خەڵک کە پێیان وایە ئێستا دۆخەکە زیاتر مەترسیدارە وەک وەزیری تەندروستی دەڵێ ئێستا کۆرۆنا لەناو شەقامەکاندایە واتە لە دەستی ئەتوانم بڵێم بە جۆرە لە جۆرەکان لە دەستا دەرچووە. کاک جەلال ئەوە زیاتر بۆیە ئەو کەلیمەیە بەکاردێنە گەشتوتە ناو کۆڵان و گەڕەکەکان ئەمە لە زانستی پزیشکیدا پێی دەوترێت کۆمونیتی ئەکوایرد واتە کاتێک لە وڵاتێک کۆرۆنا بڵاو دەبێتەوە گەر سەرەتا لە گەشتیارەکانەوە بێ یاخود لە کەسێکەوە بێ کە کۆنتاکتی لەگەڵ کەسێکی دیکەدا بێ هاتووەتەوە تا ئەوە قۆناغێکی دیکەیە بەڵام دوای ئەوەی کە کەسێک دەستنیشان نەکرێ وەکەم توشبووی سەنگەسەر بەبێ ئەوەی سەردانی وڵاتێکی دیکەی کردبێ بەبێ ئەوەی خزمیەکێ لە توشبووەکان بێ کەواتە بۆیان دەرەکەوێ ئەمە لە کەسێکەوە توشبووە کە هێشتا دەستنیشان نەکراوە. مەترسیەکە لەوەیە کە لە بەنزیخانەیەکدا کاری کردووە واتە ئەمە لە دەستی یەکێکەوە هاتووەتەوە لە دەستی لە باقیدانەوەی پارە دەرچووە بە دڵنیاییەوە وانە زۆر باشە چینە سەر ئامارەکانی جیهان بەگشتی لەوەی کە نزیک بە 185 وڵاتی تێپەڕاندووە کۆرۆنا لەم ڕێژەیەدا 31630 کەس لە جیهاندا تووشی کۆرۆنا بوون 94625 کەس چاک بوونەتەوە واتە ڕێژەی چاکبوونەوەکە زۆر باشە گەرچی بەراورد بە سەردەمی دۆخی کە هێشتا لە چین بوو ڕێژەکە ئەتوانم بڵێم چاکبوونەوەکان کەمی کردو بەڵام بەگشتی زۆر چاکە چونکە بەراورد بە ڕێژەی مردنەکە زۆر کەمترە 12955 حاڵەتی مردنیش لە جیهاندا هەیە بەداخەوە کە زۆرینەی ئیتالیا و چینە بەدڵنیاییەوە ئێستا لە مردنە ئیتالیا لە پێش چینیش کەوتووە ئەم دوو کاتژمێرەی ڕابردوو لە حاڵەتەکانی توشبوون ئەمریکا کەوتە پێش ئەڵمانیا و ئێرانیش. ئەچمە سەر ئامارەکانی ئەو وڵاتانی کە زۆر مەترسیدارن یاخود ڕێژەکەیان لە سەر و 10,000ەوەیە سەرەتا هەمیشە چین جارێ هێشتا لە توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا پێشەنگە کە ڕێژەکەی لە حاڵەتەکانی مردندا هێشتا ئەلبەتە ئێستا ئیتالیا لە پێش چینە چین 1,008 کەس تووشی کۆرۆنا بوون 7,740 کەسیان چاک بوونەتەوە سێری ڕێژەکەی چین کە دوکتۆر زۆر ڕێژەی چاکبوونەوەکە زۆرترە بەراورد بە ئامارە جیهانیەکە بەگشتی ئەگەر لەسەر بکەینەوە ڕێژەی مردنەکەش کەمە 3255 توانین بڵێن لە سەتا سێژ هێشتا مردن لە چینا ڕووی نەداوە لە کاتێکان مەترسیەکە لێەوە دەستی پێکردووە ڤایرۆسەکە لێەوە دەستی پێکرد لە دوای چین ئێستا ئیتالیا دێک کە وەزعی زۆر خراپە و کەمێکی دیکە کوردێکی خۆمان کوردێکی باکووری کوردستان لە ئیتالیا وەردەکەین لەسەر زانیاری زیاتر لە ئیتالیا 53578 کەس تووشی کۆرۆنا بوون 6720 کەس چایەسە چاک بوونەتەوە ئامارەکە بەراورد بە سین کەمە چاک بوونەوەکە بەڵام 4825 کەس گیانیان لە دەستداوە ئاماری چاکبوونەوە نزیک بە 1800 کەس مردووەن لە ئیتالیا وەزعی ئیتالیا زۆر خراپە ئاماری چاکبوونەوە مردن نزیکە لە یەکەوە بەداخەوە.
لە دوای ئیتالیا دیارە ئیسپانیا دێت ئەگەر هەڵە نەبم تەواوە ئیسپانیا دێت بە 25374 کەس تووشی کۆرۆنا بوون 2125 کەس چاک بوونەتەوە 1375 کەس بە کۆرۆنا گیانیان لەدەستداوە لە دوای ئیتالیا قسە لەسەر ئێران بوو ئێستا ئێران زۆر دواترە بەوەی ناکە ئێران کۆرۆنای کۆنتترۆل کرد بێت بەوەی کە ئەوان خێراتر بەواتە ڤایرۆسەکە لە ئەوروپا و لە ئەمریکا زیاتر بڵاو دەبێتەوە ینی خێراییەکەی زۆر زیاترە لە دوای ئیسپانیا ئێستا ئەمریکا دێت لە دوای ئیسپانیا کە دوو کاتژمێر لەمەوە پێش ئیتالیا لە دوای ئەڵمانیا و لە دوای ئێرانیشەوە بوو بەڵام ئێستا لە ئەمریکا 22813 کەس تووشی کۆرۆنا بوون 171 کەس چاک بووەتەوە دکتۆر چاک بوونەوەکە لێرە زۆر کەمە بەراورد بە مردنەکە بەڵام ئەوە بە ئامارەکان تەواو بکەی قسەیەکی لەسەر دەکەین زۆر باشە 288 کەس لە ئەمریکا گیانیان لەدەستداوە لە دوای ئەمریکا ئەڵمانیا دێت کە هەر وڵاتێک ڕێکارەکانی ڕوبەڕووبوونەوە بە کۆرۆنا زۆر جیاوازگرتوێتیەوە ئەچینە لای ئەڵمانیا کە 22084 کەس تووشی کۆرۆنا بوون 209 کەس چاک بوونەتەوە 83 حاڵەتی گیان لەدەستدان لە ئەڵمانیا تۆمار کراوە لە دوای ئەڵمانیا ئێران دێت کە بەداخەوە لە ئێستادا ئەگەرچی زۆر مەترسیەوە دەکرا کە بەهۆی سیازە بە دەرەوە حاڵەتەکان زیاتر بن بەڵام کەمێک لەمە پێش زانیاریەکم خوێندەوە لەوەی کە ئێران دەیەوێت لە ڕێگەی و خەڵکی کە دەچێتەوە دەرەوە بە جۆرە لە جۆرەکان ئەوانەی کە حاڵەتەکانی کۆرۆنایان تێدایە جیان بکاتەوە واتە توانێت ئامارێکی باشتری دەستکەوێت و بە پێ و پلانی کە خۆیان هیان دەتوانن لەم ڕێگەیەوە مسەیتر بن بەسەر کۆرۆنادا واتە کەسانی دەچنە دەرەوە وحسابیان بۆ دەکرێت پشکنی تایبەتیان دەکرێت لە بازگەکانە کاتێک دەچنە دەرەوە لە شارەکاندا لە ئێران 20610 کەس تووشی کۆرۆنا بوون و ئەگەر هاوکارانم گرافیکی ئێران بۆ بگەڕێنەوە دیارە 20610 کەس تووشی کۆرۆنا بوون 7635 کەس چاک بوونەتەوە 1556 کەس لە ئێران بەهۆی کۆرۆناوە گیانیان لەدەستداوە کە ئەو وڵاتی کە لە دوای ئێران مەترسی زیاتری لەسرە دیارە تەنها فەڕەنسایە لە دوای فەڕەنسا کۆریای باشوور بوو بەڵام ئێستا کۆریای باشوور حاڵەتەکانی بە جۆرە لە جۆرەکان کۆنتترۆلی کردووە لە فەڕەنسا 14459 کەس تووشی کۆرۆنا بوون 1587 کەس چاک بوونەتەوە 567 حاڵەت گیانیان لەدەستداوە لەسەر ئەمریکا قسەتە بوو دکتۆر بەڵێ ئەم ژمارانەی کە ئێستا باسەکرێت سەبارەت بە توشبوون و چاکبوونەوە و مردن بەهۆی کۆرۆناوە تا ڕادەیەک ڕاستە زانیاریەکان دەقاودەق دەگوازینەوە بەڵام تا ڕادێک زووە بۆ قسەکردن لەسەرەوەی ئایا کام وڵات سەرکەوتووە لە چارەسەرکردنی کۆرۆنایە لەبەرچی لەبەرەوەی ئەمریکا تا چەند ڕۆژێک پێش ئێستا کەیسەکانی زۆر کەم بوو ئەگەر سەرنج بدەی 171 کەس چاک بووبوونەوە بەڵام چەند کەس مردبوون 288 کەس لە 22000 واتە مردنیشی کەمە ئەمە مانای چییە؟ مانای ئەوەیە ئەو کەسانی کە توش بوون هێشتا سەرەتای توش بوون بە نەخۆشیەکەیانە هێشتا دەرئەنجامی توشبوونەکان دەرنەکەوتووە ئایا دەمرن یاخود چاک دەبنەوە واتە پێم وایە ڕێکخراوی جیهانی تەندروستی بوو باسی لەوە کرد هێشتا کۆرۆنا نەگەیشتووەتە ئەندازەی توندیەکەی خۆی بەڵێ ئەمە کە ئەم قسەیەش ئێستا بۆ هەرێمی کوردستان ڕاستە چونکە دیارە چاوەڕێ دەکرێت لە 2 هەفتەی داهاتووە ئەنجامێکی توندی کۆرۆنا ببینیم بزانین نەتیجەکان و ئەنجامەکان چۆن دەبێت بە تایبەتی ئەو کاتانەی کە تیمە تەندروستیەکان بڕیاریان داوە لە شەقامەکان لە سۆپەرمارکێتەکان و نانەوەخان و سەموخانە شوێنە گشتیەکانەوە ئەوە ڕێکارێکی زۆر گرنگە تێستی کۆرۆنا بۆ خەڵکی بکەن خەڵکی گرنگی دیکەش بریتە لە چی بۆی لە ژمارەکان لە سەرەتاوە زۆر پشتی پێ نەبەسرێ دەوترێت بۆچی لە ئەڵمانیا لە چەندین هەزار توش بوو تەنها چەند کەسێک گیانی لەدەستداوە کە ئەمەش دەگەڕێتەوە بۆەوەی ئەڵمانیا بڵین استراتیجی تێزکردنی بەرفراوان کردووە دەچێتە سەرجەم شارەکان کۆڵانەکان جێگاکان ئەو کەسانشی کە هیچ نیشانەیەکیان لە ماڵەوە دانیشتون فەحسیان بۆکە لەوانەدا توش بووە دۆزێتەوە ئەمەش دەبێتەوە هۆی ژماری توشبەکانی زۆر دەبێت بە بەراورد بە مردووەکانی کەمە بەڵام لە ئیتالیا باز لەوە دەکرێت هەرچەند دواتر ئەو میوانەمان هەیە لێی دەپرسین کە مەجال لەوەدا نەماوە بڕۆنە دەرەوە پشکنین بکەن تەنها ئەو کەسانی بە گرفتەوە دێنە نەخۆشخانە پشکنیان بۆکەن ئەوانە بە توش بۆ حسابەکەن بەدڵنیا ئەوانش مردویان زۆر تیاابێت دکتۆر گرنگترین ئەنجام لەسەر کۆرۆنا کە سەری هەڵداوە پشت بەستنە بۆ توێژینە نێودەوڵەتیانی کە دەکرێت تازەترین توێژینەوە چییە کە کرابێت کە هیچ ئەنجامێک لەسەر دەرمان یاخۆت بەگشتی لەسەر زیاتر ناساندنی ڤایرۆسەکە چی هەیە لارە بەڵێ بەدڵنیاییەوە زانست پشت بە توێژینەوە دەبەستێتە بە بەردەوامی لە پەیمانگا پزیشکیەکان لە زانکۆکان کۆمەڵێ توێژینەوە ئەنجام دەدرێت کە ئەگەر هاوڕێیان لە ئینفۆگرافیکەکە بۆمان پیشان بدەن ئەو توێژینەوانەیش یەکێک لە توێژینەوەکان لە 18 مانگی سێ بڵاو کرایەوە کە ئەویش لە چین بڵاو کرایەوە باز لە دۆزینەوەی دوو دەرمان دەکات کلۆرۆکوین لەگەڵ هایدرۆکسی کلۆرۆکوین کە ئەم دەرمانانە دواتریش لەگەڵ میوانێکمان دەبێت پزیشکێکی بەڕێزی دەرمانساز لەگەڵی وتوێژ دەکەین باز لەوە دەکەم دەرمانانە لە ئێستادا دەکرێت سوودی هەبێ بۆ چارەسەرکردنی کۆرۆنا هەروەها
توێژینەوەیەکی دیکە کە ئەم توێژینەوەیان پێشووتر بڵاو کراوەتەوە بەس لەبەرەوەی کە بابەتەکەمان لەسەر دەرمان و چارەسەری کۆڕۆنایە من ئێستا باسی دەکەم لە 2 مانگی 3 بڵاو کرایەوە ئەویش بریتە لە چی لەوەی دەڵێ کە بڕێکی زۆر بەکارهێنانی ڤایتامین سی ئەگەر گرافیکەکان بڕاتە ئەوانی دواتر بۆ توێژینەوەکان بڕێکی زۆر ڤایتامین سی بەکاردێنێت ژیانی تەندروستی تازەترین قسەی چیە دکتۆر کە لەسەر شاشەکەیە بەڵێ هەموو ئێوارەیەک ڕێکخراوی تەندروستی جیهانی و سەرۆکی ڕێکخراوی تەندروستی جیهانی کورتکراوەی ڕووداوەکانی ڕۆژە باز دەکە وتارێکی بچووکی دەبێت دواتر کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی ئەوەی کە دوێنێ ئێوارە باسی کرد بریتی بوو لە چەند خاڵێک یەک لەوانە دەڵێ هەماهەنگی وڵاتان گرنگترین چەکی سەرکەوتنەوەتە پێویستە وڵاتان لە ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسەکەدا زانیاریەکانیان شێر بکەن بە شێوازێ بەسەریا سەرکەوتون چیان بەکارهێناوە کە ئەوە دەگەیەنێ وەک دەڵێ ئێمە هەمومان لە ڕوبەڕووبوونەوەی کۆڕۆنادا لەناو کەشتێک داین وەک بابەتەکانی دیکەنیە ڕەنگە لە بەرزبوونەوە و نزمبوونەوەی نرخی نەوت کە ئەمە بابەتێکی پزیشکیش نییە ڕەنگە هەندێک وڵات پێی خۆش بێ هەندێک وڵات پێی ناخۆش بێ بەڵام بابەتەکە لە کۆڕۆنادا هەمومان لەناو کەشتێک داین بە هاوڵاتیەوە بە دەسەڵاتدارانەوە لە هەموو وڵاتانی جیهان ئەگەر بێت و کەشتێکە کونێکی تێببێ هەمومان زەرەر دەکەین بۆیە پێویستە قسەکەی سەرۆکی ڕێکخراوی تەندروستی جیهانی لەم بارودۆخەوە دێت کە دەڵێ هەماهەنگی وڵاتان گرنگترین چەکی سەرکەوتنە بابەتی دواتر قسەیەکی دیکەی کردکەوتی گەنجان وتی پامێکم هەیە بۆ گەنجان پێویستە گەنجان چیدی دڵ بۆ قسەیە خۆش نەکەن کە دەڵێت تەنها پیرەکان توش دەبن بەڵکو ڕەنگە گەنجەکانیش توش ببن باسی لەوە کرد ئەو کەسانی کە تەمەنیان لە خواری 50 ساڵەوەیە زۆرینەی زۆری ئەو نەخۆشانن کە لە نەخۆشخانەکان داخڵ کراون بەڵێ زۆر باش کاتە ئەمەی کە ئێستا ڕێکخراوی جیهانی تەندروستی باس لە گەنجان دەکات دکتۆر زیاتر ئەمەی گەنج پشتمان بەوە دەبست کە کۆرۆنا لە سەرێمە کاریگەری نیە و تەنها ڕەنگە بە تەمەنەکان زیاتر یاوانەی کە نەخۆشی درێژخایەنیان یە کاریگەریان لەسەر دروست بکات بەڵێ بەدڵنیایەوە ڕەنگە واتە ئەو قسەی پێشووتر ئیلغا نەکراوەتەوە کە دەڵێ گەنجان بە ئاسانتر دەیگرن و ئەو کەسانی پیرن یاخود نەخۆشی درێژخایەنیان هەیە کە هەمومان دایک و باوک و باپیری ئێمن بە قورسر دەیگرن بەڵکو باز لەوە دەکات زۆرینەی زۆری ئەو نەخۆشانی داخڵ بوون گەنجن و ئەگەر گەنجێک ئێستا تووشی نەخۆشیەکە ئەبێ من بۆ بنمونە ئەگەر توش ببم ڕەنگە بە قورسی نەیگرم ڕەنگە هیچم لێنێت بەڵام لەو ماوەی کە توش دەبم تا دەستنیشان دەکرێم تا جا دەکرێمەوە کەسانێکی زۆر توش دەکەم کە باشە دکتۆر هیچ ڕێنمایەکی تازە هەیە لە ڕێکخراوی جیهانی تەندروستی لەسەر خۆراک و وەرزشکردن یا ئەو کاتێک کە ئێمە قەرەنتینەین لە ماڵەوە ڕێنمایە تازەکان لە ڕێکخراوی تەندروستی جیهانی چییە بۆ بەڵێ هەر لەو تارەکەی دوێنێدا ئەگەر بە ئینفۆگرافیکەکە بیبینین چەند ڕێنمایەکی بڵاو کردەوە سەرۆکی ڕێکخراوی تەندروستی جیهانی باز لەوە دەکات کاتی ئەمە لە کەرەنتینە داین لە ماڵەوە چی بکەین بۆ ئەوەی تەندروستیمان باش بێ چونکە ئەڵێ ڕۆژە لە ڕۆژان لە ماوەیەدا کە لە کەرەنتینە ڕەنگە توش ببیت چی بکەین تاوی لە ماڵەوە تەندروستیمان باش بێ ئەگەر خوا نەکردە تووشی ڤایرۆسەکە ببین بە ئاسانی تێیپەڕێنین ئەوانیش چەند ڕێنمایەکێکی لەوانە خواردنی تەندروست بەدڵنیایە باز لەوە دەکات پێویستە خواردنەکان هەمە جۆر بێ هەروەها ئەو خواردنانی کە بەکاردێت دروست بن دوور بن لە شەکر لە چەوریەکان لەو خواردنانی کە لە پزیشکە بەڕێزەکان تا ئێستا هەمومان بیستومان و باز لە خراپی دەکەن چونکە ئەمە دەبێت هۆی ئەوەی کە سیستەمی بەرگریمان چالاک بێ بابەتێکی دیکە دوورکەوتنەوە لە خواردنەوە کحولیەکان ئەو کەسانی کە ئالوودەی خواردنەوەی مادە کحولیەکان کەمی بکەنەوە یاخود وازی لێبێن هەروەها خاڵێکی دیکە جگەرەکێشانە بە هەمان شێوە کە هەمویان ڕەنگە بەرگری کەم بکەنەوە هەروها وا بکەن لە کاتی توشبوون بە ڤایرۆسەکە بە شێوەیەکی قورس بیگرین خاڵی کۆتاییش سەرۆکی ڕێکخراوی تەندروستی جیهانی باسی لە وەرزشکردن کرد بە جۆرێک ئەو خاڵشی باس کردوتی ئەگەر لە وڵاتەکەتان لە جێگەکەتان لە ڕووی یاساییەوە ڕێگەتان پێدراوە بوو لە ماڵەوە مەمێنەوە بڕۆنە دەرەوە بە تەنها بەڵام ێستا نابێت مە بکەینە پاسا و خەڵک بێتە دەرەوە چونکە بەدڵنیایی ئێستا پیادە ینی بە پیادە لە ماڵەوە بیتە دەرەوە مەمنوعە بەدڵنیایەوە ئێستا بۆ ئێستای خۆمان نابێت ڕەنگە بتوانێت لە حەوشەکەی خۆی لە سەربانەکەی لە ژوورەکان وەرزش بکە تەبەن تەوەرە سەرەکیەکەمان لەسەر دەرمانی کۆرۆنایە چارەسەری کۆرۆنا لە ڕێگەی ئایا حەبەوە بێ یاخود لە ڕێگەی پێکوتەوە بێ بەڵام هیچ زانیاریێکی تازە هەیە لەسەر ئەمە ڕێکخراوی جیهانی تەندروستی کە باسی بکە چونکە ئێران دەڵێت ئەمەژەر دەکەمە پرسیار بۆ میوانەکەمان لە 2 هەفتەی داهاتوودا من چارەسەری کۆرۆنا بە جۆرە جۆرەکان دەخێنە بازاڕ بەڵێ هەموو وڵاتان لای خۆیانەوە بۆ خۆیان توێژینەوە دەکەن بە دڵنیاییەوە و بۆ معلوماتت بۆ نمونە کاتێ دەرمانێ باز لەوە دەکرێت وڵاتی باز دەکات دەڵێت لەمە دووە ئەم دەرمانە دەبێتە چارەسەر ڕاستەوخۆ لە خۆڕاو قسەیە ناکات ڕەنگە بۆ نمونە ئێستا لە وڵاتێکی وەکو ئیتالیا دەرمانێک کاتێ دەیانوێت بیکەنە چارەسەر ڕەنگە لەسەر کۆمەڵێک نەخۆش تاقی بکەنەوە بۆ نمونە 100 نەخۆش دێنن ئەم دەرمانەی کە پێیان باشە بیکەنە چارەسەر پێیان دەدەن لە هەمان کادا 100 نەخۆش بەمەرجێ لە هەمان ئەیج گروپ بن واتە لە هەمان تەمەنەوە نزیک بن نەخۆشی درێژخانیان وەک ئەو بێ ئەو دەرمانیان پێنادەن تاوەکو بۆیان ڕوون ببێتەوە ئایا ئەو دەرمانە کار دەکات یاخودنا زۆر باشە ئەچینە ئیتالیا دیارە کوردێکی خۆمان لە ئیتالیاوە لەگەڵمانایە دەمەوێت لە ڕێگەی سکایپەوە وەریگرم دیارە دۆخی ئیتالیا
زۆر خراپە تا دێت ئامارەکانی ئیتالیا گۆڕانکاریەکی جدیان بەسەردا دێت لە ڕووی توشببوونی هاوڵاتیان بە کۆرۆناوە لە تازەترین زانیاری لەسەر ئیتالیا 53578 کەس تووشی کۆرۆنا بوون و لەو ڕێژەیە دیارە ڕێژەی گیان لە دەستدانەکە لە ئیتالیا زۆرە 4825 کەس گیانیان لە دەستداوە تەنها 6072 کەس چاک بوونەتەوە کەەوە تازەترین زانیاریە دیارە کەسێکمان لەگەڵە لە ئیتالیاوە لە ڕێگەی سکایپەوە کەویش بەڕێز کاکزریانە کاکزریان ئەگەر گوێت لێمان بێ سڵاوی خوارد لێبێت دەمانەوێت بپرسین بزانین دۆخی ئیتالیا چۆنە و بە تایبەتی ئەو کوردانش کە لەوێن ئایا هیچ توشببوویەکی کوردمان هەیە لە ئیتالیادا؟ وڵاتان لێبێ ئەم کاتە و ئەو کاتە بینەرانی پێم باش بەڕاستی وەزاکە ئێستا لە ئیتالیا لەو شوێنەی کامل لێ دەژیم زۆر بە کاتێکی ناخۆشدا تێدەپەڕین و لەگەڵ کوردەکانیش نازام ئاگام لە کوردەکانی هەر ئەوەندەی کەمێک کورد دەناسن تەندروستیان باشە و هیچ کێشیان نییە خۆشم لە بەشی پیەمۆنتێ باکووری ئیتاڵیادا دەنیشم دقیقە و شوێنەی کە پێم وایە یەکەم جار کۆرۆناتیدا سەری هەڵدا بەڵێ لە باکووری ئیتالیا بوو بەڵێ لە باکووری ئیتاڵیا کە 180 کەیسەکان لە باکووری ئیتاڵیایە زۆر باشە دەمەوێت بزانم ڕێکارەکان حکوومەت چه جۆرە ڕێکارێکی لە ئیتالیا گرتووەتە بەر بۆ ڕوبەڕووبوونەوە لە ڤایرۆسی کۆرۆنا و ئایا دۆخی دەرونی و کاردانەوەکانی هاوڵاتیە ئیتالیەکان چۆنە؟ سەرەتا دەمەوێت ئاماژە بۆ بکەم کە سەرەتا حکوومەتە و بڕیارەیدا لە 6 و 8 مانگ سەرەتا باکووری ئیتاڵیایی قەدەغەی هاتووە ڕاگەیان بۆ ڕۆژی دواتر هەموو ئیتاڵیا قەدەغەی هاتووە ڕاگەیاندرا سەرەتا بۆ خەڵک زەحمەت بوو بەڵام ئێستا خەڵکە زۆر پابەندیان بە بڕیارەکانی حکوومەت ڕاگەیاند کە هەروەکو خۆتان کە ڕێژەیەکی زۆر ڕۆژانە خەڵک دەمرێ و ئەم نەخۆشیە دەبێت دۆخی ناو نەخۆشخانەکان چۆنە؟ نەخۆشخانەکان بەڕاستی نەخۆشیان زۆر ئێستا ناتوان نەخۆشی زیاتر وەرگن نەخۆشخانەی سەربازی لە حکومەت نەخۆشەکانتان ئێستا لەو شارەی من کە دەیما کادریان هەڵداوە لە ناو باخچە و پێشدەرگای نەخۆشخانەی لەبەرەوەی نەخۆشیان زۆرە و نەخۆشخانەکان ئەو تاقەتەی نەخۆشە زۆریان نییە. بەڵێ کاک زریان ئەگەر گوێت لێمانە ئایا لە حکوومەتی ئیتالیا هیچ ڕێنمایەکی بۆ ئەو هاوڵاتیانە بڵاو کردوێتەوە کە لە ماڵەوەن و هەز دەکەن توش بوون وەک لێرە لە کوردستان کە هێڵی گەرم هەیە هاوڵاتیەک لە ماڵەوە بێ دەتوانێت پەیوەندی بک بۆ هێڵەوە ڕێنمایی دەکەن یاخود ئەگەر پێویست بکە ڕەوانی نەخۆشخانەکانی دەکەن ئایا حکوومەتی ئیتالیا هیچ ڕێنمایەکی بڵاو کردوێتەوە سەبارەت بەوە؟ بەڵێ هەم سەرەتای بڕابوونەوەی ئەو نەخۆشیە حکوومەت هێڵی گەرمیدانەوە بۆ هاوڵاتیانی کە تەندروستیان تێک دەچی و هەز دەکەن ئەم نەخۆشیان هەیە ئەگەر ئەم نەخۆشیانە بسەرەتا لە ماڵدا بمێننەوە ئەگەر تەندروستیان تێک و پێویستیان بە نەخۆشخانە هەبوو یان بۆ نەخۆشخانە ئەگەر پێویستیان بە ڕێنمایی بوو ڕێنمایی پزیشکیان دەدەنێ بۆ بەردەوامیش لە ڕاگەیاندنەکان خەڵک هوشیار دەکەن و لەسەر تەفاوەتانە. زۆر باشە لێرە خەڵکی خۆمان کە دەبینی ئەوەی کە بتوانێت بچێتە دەرەوە یا لەسەر کار بێ بە زۆری دەستکێش و دەمامک بەکاردێنێ ئایا لەوێ ئەو کەرەستە پزیشکیانە بەکاردێنن خەڵکی واتە خۆیان بەو شێوازە دەپارێزن یا خۆ تەنها خۆیان لە ماڵەکانی خۆیاندا کەرەنتینە کردووە؟ بەڵێ لێرە خەڵک ئێستا زۆر گرنگی خۆ بە پارێزی دەدا زیاتر خەڵک لە ماڵەوە دەبینێتەوە خەڵک نابێنی لە دەرەوە و ئێستای پێشەیەکمان هەیە لە ئیتاڵی لە باکووری ئیتاڵی بە تایبەتی تەمامک نییە یعنی دەچکۆ هەر سەیدەلەیەک لەسەری پرسیوە تەمام پرسیاری دەمامکمان لێ مەکات ناتوانین تەمامک بکوشتیمانە. زۆر باشە کاک زریان شتێکی دیکە کە زۆر گرنگە ئایا پشکنین لە ناو ماڵەکان یا لە شوێنە گشتیەکانە بۆ خەڵکی دەکرێت یا خودت تەنها ئەوانەی کە پەیوەندی بە نەخۆشخانەکانەوە دەکەن بە ناودە تەندروستیەکانەوە دەکەن و حاڵەتەکانی کۆرۆنایان تێدا بێ پشکنینیان بۆ دەکەن؟ نەخێر تا ئێستا شتیوام نەدیوەکە لە ماڵەکان پشکنین بۆ خەڵک بکرێت تەنها ئەوانەی گومانی ئەم نەخۆشییان لەسەرا پشکنیان بۆ دەکەن. زۆر سپاس بۆ کاک زریان لە ئیتالیاوە لەگەڵمانەوەی بۆ هیوایی کە هەم خۆت بپارێزی و هەم خوای گەورە ئاگای لێت بێ ئینشاءڵڵا دووربی لەو پەتایی کە لە ئێستادا ئیتالیاشی گرتووەتەوە دکتۆر ئیتالیا بۆ ئامارە زۆرە پشکنین لەناو ماڵەکانیشان نەکراوە واتە بەس لە نەخۆشخانەکاندا دەکەن ئەوە هۆکارە بوو کە باسم کرد بۆچی دەوترێ هەمان ڤایرۆس
چۆتە ئەڵمانیا و چۆتە ئیتالیا بۆ لە ئەڵمانیا لە چەندین هەزار تەنها چەند مردوویەکەیە کە نەگەشتوتە 100 مردوو بەڵام لە ئیتالیا گەشت بڵێن چاکبوونەوە و مردن نزیکیەکە بۆچی لەبەرەوەی لە ئیتالیا سیستەمی پشکنین یاخود تێزکردن بۆ ڤایرۆسەکە بەرفراوان نیە ناچنە ماڵەکە ناچنە ئەو شوێنانی کە توش نەبوون بۆیە تەنها ئەو کەسانە دەڵێت توش بوون کە دێنە نەخۆشخانە بە دڵنیایە ئەو کەسانش دێنە نەخۆشخانە بارودۆخیان خراپە لەم توش بووانە مردوویەکی زۆر دەبینی بەڵام لە ئەڵمانیا کەسانێکی زۆر تۆمار دەکا کە هیچ کێشەیشان نییە لە ماڵەوەن گرفتیان بۆ دروست نەکردووە نەخۆشیەکە ئەم توش بووانە ئەگەر بهێنی ڕێژی مردن تێدا کەمە بێت کە ئەمەش هۆکاری ئێستا هەمووی هەواڵی چارەسەر دەپرسێ چارەسەری کۆرۆنا دەبێت چیت ئەوە بچینە ناو تەوری سەرەکی بەرنامەکەمانەوە کە بینەرانی عزیز میوانێکی تایبەتمان دەبێت لەسەرەوەی کە لە ئێستادا ئایا چه جۆرە چارەسەرێک بۆ کۆرۆنا دۆزراوەتەوە یاخۆت پێشتر کاتێک کە ئێمە دەڵێن کۆرۆنا کۆڤید 19 لە خێزانی سارس و مێرس و ئەمانەیە ئایا چارەسەرەکانی ئەو ڤایرۆسانەی پێشوو کە هەبوون بە کەڵکی ئێستا دێن بەکاریان بهێنین یاخود میوانێکی تایبەتمان دەبێت دەچینە لای CV میوانەکەمان پێتان دەناسین و لە دوای CVەکە دێنەوە خزمەتتان. بینەرانی عزیز دەچینە لای میوانەکەمان دکتۆر پشتیوان غەریب پزیشکی دەرمانساز دکتۆر زۆر سپاس دەرفەتە هەموو وڵاتەکان باز لە دۆزینەوەی چارەسەر دەکەن ئەم چارەسەرەکەی دەگاتە دەستی نەخۆشەکان لەوەی کە بتوانن ئیدی نەجاتیان بێت لە ڤایرۆسی کۆرۆنا بە دڵنیایەوە پێشەوەی کاک زۆر قسە بکات بێت سەرەتا بزانین ئایا چارەسەرێک هەیە یاخود نا بەڵێ زۆر سپاسانەکەم بۆ ئەم بانگێشکردنە تاوان پێشوی جوابی ئەو پرسیارە بمەوە پێم خۆشە بە کورتی لە پێناسی دەرمانەوە بەڕاستی دەست پێ بکەم دەرمان مادێکی کیمیایی بەکارت دێت بۆ چوار شت یا بۆ چارەسەرکردنی نەخۆشیەکە کە باسی کۆرۆناکەین بۆ چارەسەرکردنی کۆرۆنا کە ئێستا نییە تا باسی یەکەین بۆچی نییە بەڕاستی یا بۆ کۆنتڕۆڵکردنی نەخۆشیەکە یا بۆ خۆپاراستن لە نەخۆشیەکە کە لەم نقطەیە ڤاکسینی تایە کە تا ئێستا دیسان نییە ئێستا باسی یەکەین یا بۆ دیاریکردنی نەخۆشیەکە ئەمەکو پێناسەیەکی زانستی بۆ دەرمان بەڕاستی بەنسبەت کۆرۆناوانێ دۆزینەوەی دەرمان پرۆسەیەکی زۆر دوور و درێژخایەنە یعنی لە 10 بۆ 15 ساڵی پێ ئەچێت پرۆسەی دۆزینەوەی دەرمان بەڕاستی بەشێکی گشتی لە دوومای یەکەمی 2020 تا زیاتر لە 500 پەیپەری زانستی لە گۆڤارە عالەمیەکانە گۆڤارەدەستەکانە بڵاو کراوەتەوە لەسەروی ئەم ڤایرۆسە چۆنە لە چی پێگێ پێکاتەکەی چییە ئەگەر دەرمانێک هەڵبدرێت بۆی بدۆزرێتەوانێ بە گوێری تەمان چیە دۆزرێتەوە بە گوێری پێکاتی ڤایرۆسەکە دکتۆر پشتیوان ببوورە دێنەوەلات ئەوەی کە باست کرد 15 بۆ 20 ساڵی پێدەچێت دۆزینەوەی دەرمانێکی نوێ ئەمە بەست لەوەنیە کە دەرمانێک پێشووتر هەبوو بەڵام بزان ئایا بەکاردەیان بڵێ دۆزینەوەی دەرمانی کە پێشتر نەبووە بڵێ کە باسێکین ئێمە ئەگەر دەرمانەکە نوێ بێ ئەوەی ئەوێ بەڵام ئەوەی ئێستا هەیە لە ڕاستیە لە بەکارهێنانی دەرمانە بۆ کۆرۆنا ڤایرۆس ئەو دەرمانە کار خۆیان هەبوون بۆ جۆرە ڤایرۆسی تر بەکارات مەسەڵەن هەنێکی بۆ بەڵێ هەنێکیشی بۆ HIV بەکارهاو هەنێکی بۆ ڤایرۆسی ئەنفلۆنزا بەکارهات ئێستا ئەم دەرمانانن یەن بەکارهێنن بزان ئایا تا چەنە کاریگەری لەسەر کۆرۆنا ڤایرۆس هەیە هەر بۆ ئەوەی زیاتر بچمە ناو مۆزوعەکەەوە کە باسی کۆرۆنا ڤایرۆس دەکەین وەک لە وێنەکانی خۆشتانە دیارە لە ئینفۆگرافیکانە تاجێکی هەیە ئەم تاجە مشکلی ئەم ڤایرۆس هەیە یعنی ئێمە لە سارس و مێرس ئەم تاجە نەبوو جیاوازی هەیە ئەم ڤایرۆسە لە بەرگێ پێگێ ئەم تاجانەی هەیە لە ناویشە ئاڕێنیتیایە لە جۆری ئاڕێنەی ئەم ڤایرۆسە و ئەنزیمێکی چیتایە پێڵەن ئاڕێنەی پۆلیمەرەیز و لەگەڵ دوو ئەنزیمی تر کە پێڵەن پرۆتیز بۆ ئەم شتە ئەڵێم کاتێک تۆ ئەڵی دەرمانی تازە ئەبێ ئێمە دەرمانی دۆزینەوە لەسەر ئەم شتانە ئیشکا ڕێگری لەو یا ئەو ئەنزیمانە بۆستێنەکە لە ناویان ئیتر پرۆتیز بێ ئاڕێنەی پۆلیمەرەیز کەوابکان نێڵێ بۆ ئەو ئێستا دروست بێ ئەو پێڵەن تەبعاً ئێس پرۆتین ئەو تاجە کە زۆر خەتەرە بۆ خەتەرە بە خانەکانی سیەکانە بۆ منە ئەنووسێت یەکسەر خۆی ئەچێتە ناوانێ ڤایرۆسەکە لە ڕێی ئەو تاجەوانەی خۆی نووسێنە بە خانەکانەوە ئەچێتە ناوەوە ماوە بۆ بڵین مادە بۆ ماوەیەکی کاڕێنەیە وا کە دەری ئەیە دوای کۆنتترۆڵی خانەکە ئەکات خۆی پێ دروست دەکات ڤایرۆسەکە ئێمە بۆ دۆزینەوەی دەرمان بۆی ئەڵم پرۆسێکی درودرەخانە 10 بۆ 14 ساڵی پێچێ ئەبێ لەسەر ئەمانە ئیش بکرێ و بە چەند ستێپێکی زۆر ئەڕوا لە ڕاستیە بۆیە دۆزینەوەی دەرمانی نوێ بۆ کۆرۆنا ڤایرۆس لەم
لەم کاتا مستحیلە و نابێت تەمای بین بە هیچ جۆرێک. کاتەوە بانگشەیە چیە کە وڵاتەکان دەیکەن ئێران لە تازەترین قسەیە دەڵێت هەفتەی داهاتوو دەیخینە بازاڕ. بەڵێ بەڕاستی ئەو شتانە ئەو قسانە یعنی هیچی ئەگەر بە لێکۆڵینەوەی زانستی و بەهی فیلتەرەکانی خۆیان نەڕوا بە هیچ شێوەیە قبول ناکرێت. دکتۆر ئێستا لە ئێران تامیفلو یەکێکە لەو چارەسەرانەی کە خەڵک زۆر بەکاری دێن چاوانەی کە بە پشکنینەکان دەرکەوت بێت کە کۆرۆنایانە یاخود ئەوانەی کە هەستەکەن هەندێک نیشانە سەرەتایەکانیان تێدایە بەبێ پشکنین ئەمانەت ئەم حەبی تامیفلووە زۆر بەکاردێنن. بەڵێ بەڕاستی بۆ تامیفلو کە ئۆسیل تاماڤیرە ئەمە یعنی تا ئێستا وەکۆڵە بەحث نییە لەسەری بڵێ ئەمە بۆ کۆنا ڤایرۆس باشە. بەڵام پێشتر بۆ ڤایرۆسی دیکە بەکار بەڵێ بۆ ئەنفلۆنزا ڤایرۆس بەکار هاتووە. من ئەمێ لەسەر چەند شتێک بڵێم. ئێستا هەموو جیهان هەموو ئەو شوێنانی کە دەستگانی کە تایبەتن بە لێکۆڵینەوەی زانستی هەمووی پێکەوانە یارمەتی یەکگەیەن کە بەڕاستی یەکی ئەو دەرمانی کە ئێستا بەکارن کامیان ئیسفادەی هەیە بۆ ئەم کۆرۆنا ڤایرۆسە. ئەوەی کە سەیریان کردووە دوو دەرمانمان هەیە لۆپیناڤیر و ڕیتۆناڤیر ئەم دوو دەرمانە کە بەکارێن و ئەپلیکیشنی زۆر کراوە لە سین و لە ئەمریکا و لە ئیتالیا ئەوانە سەیریان کردووە ئەم دوو دەرمانە پێکۆ کاریگەریەکی باشی هەیە یعنی ئەوەی کە تاقان کردووە لەسەر نەخۆشەکان. ئەمانە پێشتر بۆ چی بەکار هاتن؟ بەڵێ ئەمانە بۆ HIV بەکارێن. بۆ ڤایرۆس HIV بەکارێن لەبەر چی ئەم دوو دەرمانە وتمان لەسەر ئەنی ئەنزیمیش دەکەنەوە ئەنزیمە لە هەردوو جۆر ڤایرۆسەکە هەیە. لەبەر ئەوەیە ینی یەک نزیکی هەیە ناتوانین بڵێن یەک بەس یەک نزیکی هەیە. دوو دەرمانی تریش کە ئێستا لە وەگەڵێ لە فەیسی سێیان یەکیانەوە لە سین دەستی پێکراوە دەمێکە یعنی تەمان کاڵم دەرمان لە فەیسیسیانی زۆری بڕیوە ئەمە بۆ مێرس و بۆ سارسە لە ڕاستیە هەرچەند ئێستا کۆڤید-19 ناوێکی تریشەیە سارس-CoV-2 بڵڵەبت یعنی کە جیازە لەوەی ترەوەی یەک بوو ئەمان دووە ئەویش چیشین دەرمانەکان یعنی ڕیباڤینە عەفو ڕێمدیسیڤیر ئەوە ناوەکان تۆزی هینە فاڤی پیراڤیر ئەمە لە سین بەکارێن لە فەیسی سێیان سەیران کردووە کاریگەری باشیان هەبووە ئەکرێ ئەمانە لە فیلتەرەکانی دواترا بگاتە یعنی فەیسی 4 بڵاو بکرێنەوانێ یعنی ئەکرێ مەجالی تایە و بەحسێکی زۆری لەسەر ئەکرێت. ڕیباڤیرینیشمان هەیە میش دەرمانێکی تر پێشتر هەر هەبوو عینەشت هەر بەکاراتۆ بۆ ئەویش لەم دقا ئەپلیکیشنی لەسەر لە ئەمریکاش یعنی ئەم سنتەرانە بەردەوام لەوەیان بزان کامیان لە هەمووی کاریگەری زیاترە بۆ ئەوەی وەگەڵێ بەکار بهێنرێت. بەڵام دەرمانانەی کە پێشووتر هەبوون ئەوها کاتی دەوێ و پێویستە لێکۆڵینەوەی لەسەر بکرێت. بەڵێ کاتی زۆریانەیە ئەوەکو گروپێکی بڵێن باسی دەرمانی تازۆتمان ناکرێت لە مەرحەلەیە ئەم دەرمانە خۆیان بەکارێن و ئێستا بەردەوام بەحسەکرێ سەیران کردووە ئیسفادەیان هەیە. کاتە دکتۆر ببوورە ئەمە کە ئێمە دەڵێن نابێت یا دەرمانێک لە ئارایەدا نییە هیچ زانستیەکی نییە ئەمە یەکە ئیدی ڕاستەوخۆ مامەڵە لەگەڵ ئەم دەرمان ڕاستەوخۆ مامەڵە لەگەڵ کۆرۆناکەیە بکە لەگەڵ خودی ڤایرۆسەکەیە بەڵام خۆ دەبێ هەندێک دەرمان هەبن جستەی ئەم نەخۆشە بەهێزتر بکەن بەرگری سیستەمی بەرگری لەشی بەهێز بکەن هیچ نەبێ ینی تۆزێکی ورەی بدەنی هێزێکی بدەنێ بۆی کە بەرگی زیاتر بگرێت نەکەوەی کە ڕاستەوخۆ دەرمان مامەڵە لەگەڵ ڤایرۆسەکەیە بکات. قسەکەی تۆ زۆر ڕاستە یعنی ئیش زۆر ئەو دەرمانەی هەمیان پێڵن سەپۆرتە سێراپی یعنی چارەسەری پاڵپشتی ئەوەی کە بەڕاستی ئەوانەی کە هەیە لە قسانەکانە بڵین ئەکرێەوەی گەرێکێ کەسێک دیاری کرابێت کە ئەوەی هەیە با بڵین. بەس یەک شتی ترمان هەیە دەرمانێکمان هەبوو بۆ مەلاریا بەکارەوە پێڵەن کلۆرۆکوین جۆری تریشی هەیە لەگەڵا هایدرۆسی کلۆرۆکوین ئەمە هەم لە سین و هەم لە ئەمریکاش کە بەکار ئەهێنرێت سەیریان کردووە کاریگەریکی زۆر باشی هەیە خۆی مە دژە مەلاریایە بە سەیریان کردووە کاریگەریکی زۆر باشی هەیە لە کەمکردنەوەی لۆدی ئەم ڤایرۆسە بۆیە ئەمیش ئێستا لێکۆڵینێکی زۆری لەسەرە یعنی لە ڕووی نرخیشی باشە یعنی بەچەند فلتەرێکی کەمی ماوە کە ئەکرێەوە بەکار بهێنرێ بەڕاستی کە ئەمە ڕۆگەڵێ ئەمانجی خۆشحاڵی ئەمە. بەڵێ دکتۆر ئەو دەرمانی کە باست کرد دژە مەلاریا بە چ میکانیزمێک دەبێتە هۆی ئەوەی کە ڕێگری لە ڤایرۆسەکە بکە هەر هەمان ئەو میکانیزمێک کە ڕێگری دەکات لەوەی ڤایرۆسەکە بچێتە ناوخانەکە هینە ڤایرۆسەکە چێتە ناوخانەکە لە ڕاستیە بەڵام ئەمە لەسەر PHجەکە کە ڤایرۆسەکە چێتە ناوخانەکە لە ناو ئیندۆسۆمایە وەکو پەردەیەک وایە PHەکەی زیاکە کە PHەکەی زیاکە ڤایرۆسەکە ناتوانێت بۆ ماوەمادەکەی بکاتە ناوخانەکەوانێ ئەوەی کە تام دقەیە هەیە بۆ میکانیزمە وەکو ئیشکردن ئیژەکات. بەڵێ زۆر باشە دکتۆرکەواتە تەڵەن ناوی ئەم دەرمانانە کە دەهێنین ئێمە ئەوەی کە باشە بۆ بەرگری بۆ سیستەمی بەرگری جەستە یاخود ئەوەی کە دەڵین تا ئێستا هیچ جۆرە دەرمانێک نیە ڕاستەخۆ لەگەڵ ڤایرۆسەکە قسە بکە مەبەستەوە نییە کە ئیدی نەخۆشەکانی ئێمە پەنا بۆ ئەم دەرمانانە بخۆن تەوانا دەرمانانەش هەمووی دەبێت لەژێر چاودێری وردی پزیشکا بەکار بێت وانە بەڵێ زۆر ڕاستە ئەو دەرمانە ئێستا حکوومەتی عێراقیش ئینێکی ڕاگەیاندووە کتابێکی دەرکردووە وەزارەتی تەندروستی تەڵەن گەشتۆتە ئێرەش پرۆتۆکۆڵێکی داناوە بۆ چارەسەری ئەوانەی کورتوشی کۆرۆنا ڤایرۆس ئەو پرۆتۆکۆڵە چێت بە شێوەیەکی مامناوەندەوانی توش بوون دوو دەرمان بەکارێنرێت باشە ئۆسیلتاماڤیر و کلۆرۆکوینە
باش ئەمە دوو دەرمانە بەڵێ پێشتر خۆیان دژە ڤایرۆس بۆ ڤایرۆسی تر بەکارێن بەس کە سەریان کردوە کلۆرۆکوین ئۆسیتاماڤیر بۆ ئینفلۆنزا ڤایرۆس تامی فلووە کلۆرۆکوینەکە کە ئەوەی بڵین هەیە ئەوە وتمان دژە مەلاریاکێ بەس کە سەریان کردووە لە سینەوە 2 مانگ 3 مانگە بەحتی لەسەرکری و کاریگەری هەیە بۆیە بەکاریهێنن بۆ حاڵەتی بەقووەت یەنە سەر و دوو دەرمانی تر کە پێشتر باسم کرد لۆپیناڤیر و ڕیتۆناڤیر طبعا هەر لەگەڵ کلۆرۆکوین و ئۆسیتاماڤیر هەر چاریان پێکەوە بەکارێن ئەوەی مەلارەکە شێرتیان لە هەردووکە بەس لە حاڵەتی بەقووە تا ئەو دوو جۆری تر زیادێن پرۆتۆکۆڵێکی داناوە کە گەر نەخۆش حاڵەتی مامناوەند و قورسی هەبێ ئەمانە دکتۆر بەڕێزەکان بۆیان بنووسن بەکاربێنن تیژەیە کە ڕەواج لە ناو خۆمانە زۆربەی دەڵێن کاکە جابا من توش بم بۆچی بڕۆم بۆ خەستەخانە لە ماڵەوە بۆ خۆم قەرنتینە دەکەم خۆ پێویستم نیە بچمە خەستەخانە بەو بیانوەی کە دەڵێن لە نەخۆشخانە چارەسەر نییە بەڵام لە ڕاستیا بەو شێوەیە نییە کە هاوڵاتی تێگەشتووە خۆ کۆرۆنا هیچ دەرمانێکی نییە بچی بچمە خەستەخانە لە ڕاستیا بەو شێوازە نییە یعنی تۆ هەرۆنی کە پاڵپشتی دەکەن هەر بۆ خۆی لەوانێ بۆ باشبییتەوە هیچ مشکلێک نەبێنێ پشتی مەبەست لە کەمکردنەوەی نیشانەکانە کەمکردنەوەی تەنگە نەفەسی بەتەکید یعنی خۆ تۆ هەر ئەو هەموو نیشانەمان هەیە بە دەرمانی تر چارەسەریکەی ئێمە باسی ئەم دەرمانی کە باسێکین ڕێک بۆ ڤایرۆسەکەیە ئیشەکەی ئێمە کاتە دکتۆر دەتوانم بڵێ مەمانی کە باس لە پاڵپشتی بۆ چارەسەرەکە دەکەین ئەگەر لە قۆناغەکانی دەستپێکی توشبوون بێ بە کۆرۆنا ئەتوانین بڵێن ڕێژی سەرکەوتن زۆرترە تا ئەو کاتێک تۆ درەنگتر بچیتە ناو تەندروستیەوە و چارەسەری ئەو چارەسە پاڵپشتنی وەربگریت بەدڵنیایە دکتۆر ئەم ئێوارەیە پێش ئەوەی بڵێن پێش کاتژمێر 8 بوو لەو نزیکانە بوو دۆناڵد ترامپ پۆستێکی کرد جا دۆناڵد ترامپ پۆست زۆرە کاتژاروای پۆستی پێیجەکانی دیکەی شەیرەکە پۆستی کردبوو بە ناونیشانی هایدرۆکسی کلۆرۆکوین لەگەڵ ئەزیثرۆمایسین بەڵێ باسی کردبوو نووسیبی هیوامان بەم دوو دەرمانەیە و کە ئینشاءڵڵا بەم زوانە کۆنتڕۆلێکی نەخۆشیەکە ئەزیثرۆمایسینمان باز نەکرد کە ئەمە دەرمانێکە وەک دەڵێ ئەنتیبایۆتیکە و دژە بەکتریایە بەڵام دەوربینینی ئەزیثرۆمایسین لە ڤایرۆسە چی بەکتریا لەکوێ ڤایرۆسەوەگەڵێ هیچ بەحسێ هیچ شتێکی زۆر تازە بۆ قسەی کەمیوارە کردی میژانی یەکەم جارێک گوێستم تۆمە ئەزیثرۆمایسین دژە بەکتریایە کە ئایا چۆن لەسەر ڤایرۆسەکە کاریگەری ئەمە شتێکی زۆر تازەیە لەوانەیە سێکەندەری ئینفێکشن بێ بۆی بەکتریایەکەوانەیە بەکتریاکە لە ناوبەری حاڵەتەکە باشتر بێتەوە هیچ لەسەر ئەوە هیچ شتێکی تازە نییە بڵێ بۆ ڤایرۆسەکە بۆ خودی ڤایرۆسەکە با بڵین چارەسەر یا چارەسەر نیە یا کەمیەکاتۆ یانە تا ئێستا هیچ نییە بەس ئەوەی کە زۆر گرنگە بەڕاستی ئەمە باسی کەم کە ئەمان هەواڵە دڵخۆشکەرەکەیە یعنی ڕێگاکانی دۆزینەوەی ڤاکسین ئەمە ئیشێکی زۆر لەسەر ئەمە ئەکرێ بۆچی چونکە ئەمە کاتی کەمترەوێ ئەو بۆ 14 ساڵی ناوێت کە دەرمانێکی تازە ئەدۆزینەوە یا ئەو دەرمانانەی کە هەن بۆی تاقیکەیتەوە لەسەر ڤایرۆسەوە هەر کاتێکی زۆری ئەوێ بەڵام ڤاکسین ساڵێ یعنی 12 مانگ بۆ 18 مانگی ئەوێ و ئێستا کۆمپانیای مۆدرنای ئەمریکی دەستی پێ کردووە یعنی هەموو کۆمپانیاکان هەر ئەمە لە GSK هەرێک نووسیۆ نۆڤا ڤاکسە GSK سانۆفیە جانسن ئەمە مەجموعە شەریکێکی براندی عیملاقی عالەمین کە بەڕاستی لە بوارە یعنی ئیژەکەن و ئێستا دەستیان پێ کردووە بۆ ڤاکسین و ڤاکسینەکە چەند مەرحەلەی یەکەمی بڕیوە سەر مەرحەلەی یەکەمە عەفو لە فێسی یەکایە لەسەر خۆبەخش خەڵکی ساخت تاقیەکرێتەوە جارێ بزانن سەلامەتە ئەمە چەند مانگێکی ئەوێت ئەوە تقریبا 15 ڕۆژێک دەستیان واتە تەنها بۆ ئەوەی بزانن سەلامەتە چەند مانگێکی دەوێت بۆ ئەوی بزان کاریگەری هەیە بەڵێ بۆی دوای بزان کاریگەری هەیە لەسەر مەجموعەیە نەخۆشی کەم تاقیەکەنەوەی ئەمەش چەند مانگێکی ئەوێ مەرحەلەی سێیەم لەسەر ژمارەی زیاتر لە نەخۆش تاقی ئەکەنەوانێ و بەراوردی شەکەن لەگەڵ نەخۆشێک کەوەری نەگرێت بزانن بەڕاستی ئەم ڤاکسینە بەرگریەکی وا دروزەکە لە جستەیە کە دژی ڤایرۆسەکە بێ ڤایرۆسەکە و توش نەبێت ڤاکسینێک و خۆپاراستنە بیرمان نەچێت بنەمای زانستیە بەڵێ با بنەمە زانستیە لەیەک بینەوە لەگەڵ هەندێک وتەی سیاسیە کاتێ دۆناڵد ترامپ دەڵێ کۆرۆنا تا کۆتایی هاوینە یاخۆت لە لێدوانی ترا هەیە دەڵێ تا 2 مانگی ترە یاخۆت هەر ئەسڵەن وڵات هەیە دەڵێ کاکەوە لە زەویە چارەسەرەکەی نییە پەنا بۆ ئاسمان دەبێت کەواتە ئەم لێدوانە سیاسیانە چین بەراورد بم بنەما زانستیەوە لە کاتێکیشدا خەڵکێک دەڵێ نەخێر ئەسڵەن ڤایرۆسێکی وەکو کۆرۆنا کاتێکە بڵاو دەبێتەوە پێشوەختە دەسەڵاتدارەکان خۆیان چارەسەریان بۆ دۆزیوەتەوە کات بڵاوی دەکەنەوە بەڕاستی ئەمەناڵێن لەسەر ئەساسی گەڵێ ئێڤیدنس بیس لەسەر ئەساسی بەڵگی زانستی ئەمە بێ قسەکەین یعنی دۆناڵد ترامپ ئەو نەزانانە لە وارەیە قساسی هەیە یعنی گەشتێ بڵێ ئەمە تۆڵی زیاتر لایەنی سیاسی بێ مەحساب بۆ ئەو بەحثاناکەن کە ئێستا هەیە و چی کراوە لە بوارەکەیە یعنی ئێمە ئیش لەسەر ئەواکەین بەس لەسەر ڤاکسین یەک قسە هەبوو حەزم کرد بیرم نەچێ یا ئەوەیە تۆ ڤایرۆسەکە لاوازەکەیت ئەنجا بەکاری ئەهێنی یا ئەوەیە ڤایرۆسەکە پارچەیەکی وەرەگری ئەمەی کە کۆمپانیای مۆدرنا کردوێتی هاتووە ڕێک ئاڕێنەی ڤایرۆسەکە وەرەگریە ئەی کاتە لەشی بڵین ئینسانەکەەوە بۆی ئینسانەکە بڵین بەرگری پەیاکە دژەتەن پەیاکە دژی ئەو ڤایرۆس واتە بۆ ئەوی بۆ هاوڵاتیان ڕوون بێ دکتۆر بنچینەی دروستکردنی زۆرینەی پێکوتەکان ڤاکسینەکان بریتە لەوەی ئەم ڤایرۆسە
واتە ئێمە هەمومان لە کۆرۆنا دەترسین بەڵام کوتانەکە کۆرۆنایە ئەیکەنە لەشمانەوە بەڵام بە لاوازکراوی یا بە لاوازکراوی بزەبێت یا ئەوەی ناچالاک کراوە واتە بۆ ئەوەی کە دەچێتە لەشمانەوە تووشمان نەکا بەڵام لەشمان بەرگری دروست بکە ئەمەی ناڵم ئەمەی کۆرۆنا هەر زۆر باشە چکە بەس RNA-کیەتی یعنی نە بەرگەکیەتی هیچ شتێکی نییە RNA-کەی وەرەگیرێ ئەو RNA بەکارێنرێت زۆر باشە شتێکی دیکە ئێستا گرنگە دەوترێت کۆرۆنا بەگشتی ئینسانە بە تەمەنەکان یا خۆتەوانی کە نەخۆشی درێژخایان هەیە دەیگرێتەوە کەواتە ڕێنمایی تازە بۆ ئەوانە چییە کە بە تەمەنن یا خۆت نەخۆشی درێژخایانیان هەیە لە شەکرا لە نەخۆشیەکانی دڵ لە ئەمانە هەندێکیش بە بەردەوامی خۆیان هەندێک دەرمان هەیە دەبێت بەکاری بێنن هی نەخۆشی درێژخانێکی خۆیان ئایا ئەمانە چی بکەن لەم کاتادەیە پێشەوەی کە تووشی کۆرۆنا بنبێنم چارەسەرانە وەرگرن کە پێشتر بۆ سارس و بۆ مێرس و بۆ ئەنفلۆنزاکانی دیکە بەکارێنراوە یاخۆ چارنووسی ئەمانە چی دەبێت بەڵێ بەڕاستی ئەوەی کێستا هەیە کۆرۆنا ڤایرۆس وەگەڵێ مناڵ و گەورە و پیر و گەنج ناناسیە لە توشکردنە بەڵام ئەوانەی بەتەمەن ئاتن بەرگی لەشیان کەمێ دابەزێ یا چەند نەخۆشیێکی تریان لەگەڵ مجموعەی دەرمانی تریانی ئێمە زەختە شەکری ئەمانە ئەگەر ئێمە جارێ خۆمان پارێزی نەبێ وان دوو جار خۆیان پارێزن یعنی بەڕاستی حلی ئێستا چکە باسی ڤاکسینەکەم کرد ڤاکسینەکەش زۆر سەریعی کەن دەمایی ماوە زۆر بە سەریعی بیانێ بگاتە ئەوەی جا ئەمەکەی دروست دەکرێت دوای چۆن بڵاوکرێتەوە بەسەر زەویە لەبەر ئەوە تەنها ڕێگە لە ئێستایە تا چەند مانگی تریش خۆپارێزیە بەڕاستی مانۆ لە ماڵەکانە خۆپارێزی ئەم ڤایرۆسە چی لێ دێت بە خۆپارێزی بۆ ئەوەی تۆ توش نەبی بەڕاستی تۆ خۆ دەپارێزی بۆی توش نەبی یعنی تۆ بەردەوام دەست دەشوی بۆی ئەگەر پێوی بێ لای بەری تۆ تێکەڵی خەڵک نابی بۆ یەگەرێکێک هی بێ لەو خەڵکانە تۆ بەرکەوتنێکی بەستێ بێ لاوانێ توش بی بۆی توش نەبیت بۆیە مانەوە لە ماڵەکانە جای ترێڵەمەوانەیە بەکارێنانی ڕێنمایە تەندروستیەکان بەس ئەوە حلمانەکە لەو کاتەیە بەڕاست دکتۆر باس لە کۆمەڵێ دەرمانی دیکە دەکرێت ئەمەیان پەیوەندی بە چارەسەر لەگەڵ ڤایرۆسەکەواتە لە ناوبردنی ڤایرۆسەکە پێیان دەوترێ وەک جەنابەت شارەزای لە بوارەکە ئیمون بوستەر ئەوانەی سیستەمی بەرگری بەهێز دەکەن وەک ڤایتامین سی وەک زینک وەک لە خواردنی سەوزە و میوەکان بە تایبەتی ئەوانی کە ڤیتامیناتمان پێبەخشێ ئەمانە گونجێ دەوریان هەبێت لەوەی سیستەمی بەرگریمان بەهێز بکەن سبەی نێخوا نەکردە لە تووشبوون بە ڤایرۆسەکەیە دەوری هەبێت بەڵێ طبعا ئەو مادانە ئەمە زینکە ڤایتامین سی و ئەمانە بۆ تەندروستی و بۆ سیستەمی بەرگری زۆر باشن بەڵام ئەگەرێکی خواردنی تەندروست بخوا ئەکرێ مادانە وەربگرێ بە بێوی بڕوا لە دەرمانخانێ بە حەب بە سەپلیمنت وەری بگرێ بەڕاستی بەڵام وەرگرتنیەوە بەڕاستی مانایەوە نیە ئەگەرێکی ئەوەی وەرگرت لەوانەیە توش نەبێ کە توش بوو بە سوکی توش بێ هەیە ئەوەش وەرەگری و تووشێ بە قورسی توژە بێت یعنی مەرج نییە بەڵام ئەوەیە وەک باسی خواردن تەندروست بۆ هەموو شتێ باشە ئەمە ئەچێتە ئەو بابەوانێ کە ئێمە پێویست دەکەوە مادارمان نەخز نەبێت جایاوەری بگرینە لەڕێی خواردنی مەجۆڕەوەری گرین بۆی یعنی بەرگری لەشمان تەندروست بێت کە تەندروست بوو ئەکرێ بەسەر ڤایرۆسەکە زاڵ بێت هەر کاتی تووشمان بوو یعنی زیاتر بەو شێوەیە لایەنەکە نەگەوی پێویستکە هەموو کەسێ بێ وەریگرێ ئەو مادە بەڵێواتە نابێ هاوڵاتیان پشتی پێ ببەستن بە هیچ شێوەیەک نابێ یعنی بڵێمە ڤایتامین سی وەرەگرم توش نابم یا تووشم هیچ مشکلی لەم نابێت نا بەو شێوازە نییە دکتۆر هەندێک لە کەسەکان بە تایبەتی لە دەستپێکی سەرەڵدانی کۆرۆناوەی کە زۆر بازاڕی هەبوو ئەم کیسەی کە بەلای سنگتەوە هەڵت دەواسی باسی لەوە دەکرد کەمە ڤایرۆس خۆت دکتۆرەکە دەیکوژێ ئەمە تا چۆنە نەتوانین بڵێن بەرامبەر بە کۆرۆنا مقاومە دەکا یا خۆت نەخێر دووری دەخاتەوە لێت بەڵێ هەمان جایکرەشمەوە سەر قسێکی خۆم یعنی ئەوەی کە زۆر گرنگە یعنی دەستشتنێ لە هەمووانە مهمترە بەڵێ بەڕاستی دەستشتنێ یعنی لە ڤیتامین سیەکە لە زینکەکە لە ئێردۆکتەرەکە گرنگترە ئەگە باسی یعنی ڕێکارەکەی خۆپارێزیەوە گرنگە بەڵام بەنسبەتەوەی کە باسێک کرد یعنی لێکۆڵینی زانستی نەبوو لەسەری بە تەواوی بیسەلمێنێ شتە بۆ ئەوە ئابێ شتەکان یعنی احتیمالیە بوو گازی CO2 ئەمە وەکو ژەهرێک وایە بەس بە خستێکی زۆر کەم دەری ئەیا خستێکی بڕێکی کەم بۆ ئینسانەکە زیانی نییە ئیلا مەگەرێکی حساسیەتی هەبێ بێ و نابێتەوە بەکار بۆ مناڵی زۆر بچووکیش دکتۆر باسی ئەویان نەکرد کە نابێت بۆ مناڵیش هەر بەکار نایە بە هیچ جۆرێ ئەو گازە دەرەکە بە چواردە و تا بڵاو ئەبێتەوە کە ئەگەر لەویایە بەکتریا ڤایرۆسی هەبێت لە ناوی ئەبات بەڵام ناڵم دیسان و ئەویش پێویستی بە لێکۆڵینی زیاتری بەهێزتر هەیە بۆ ئەوەی بسەلمێرێ بە تاوی کە بۆ ئەوە ئەبێیان نابێ بەس وەگوتم خۆپارێزەکەی لە هەموو شتێک گرنگتر و زەڕوشترێکە بەڕاستی زۆر باشە کەواتە دوایین ڕێنمایی هەردووکتان هەر دکتۆرم بەیەکێکش بدێنە بینەران لەوەی کە هەم لەلایەکەوە دوایین زانیاریەکان کەی چاوەڕێ بکەین لەوەی کە چارەسەری کۆرۆنا بگاتە لایەمەوە لە نەگەشتنی چارەسەری کۆرۆناش هەردووبارە ڕێنمایەکە دەستشوردنە دکتۆر ڕێنمایەکە دەستشتن بە نیم سەعات جارێ لەمانەوە لە ماڵەوانێ بەڕاستی بۆ ئیشێکی زۆر زەڕوور نەبێ
نایە بێتە دەرەوانی یعنی ئەمە ڕێنمایەکێ هاتنە دەرەوەش بەکارێنانی یعنی هەوڵ بە ڕاستی دەستکێشەکە و داوامکیش بەکاربێنە و یعنی کۆنتاکتی نەبێ بڕۆ لە مارکێتەکە خێراشتەکە لە لایەکەوە بکڕە و ڕاکە ئاوایە ئیشەکە دەرمان ڕاستە ئەگەر پیا بکرێ بۆ چارەسەرە بەڵام شتانێکیش ڕەنگە ئێستا هەبن کە زیانیان هەبێ بە پێچوانەی دەرمانەکەەوە لە سوپەرمارکێت ئێستا سەرچاوایەکی زۆرە کە خەڵک پەنای بۆ دەبا وەک یەکێک لە میوانەکانی ئەم ڕێپیان باسیدەوە دەکرد تۆ بێتاقەتی بڕۆی جبسێک بێنی بیخۆی هەرچی لە سوپەرمارکێتەکە گیرت هات بێ لە ماڵەوە لە بێتاقەتی بیخۆی ئایا خواردنی زیانمەندیشمانەیە بە پێچوانی دەرمانەکە زەرمە طبعاً تۆ ینی هەر لە ماڵەوە بی خواردنی ناتەن دروست خۆی دووڕۆی تر کە تووربی کۆندانی وەرگری و بەهێ بەڕاستی تۆ ئەوی کە پێویستە ئەوە بەکاربێنە بۆ نمونە لە مەلاریا دەیانوت فڵانشت باشە فڵانشت خراپە لە ڤایرۆسەکانی پێشووی لە ڤایرۆسەکانی پێشووی سارس و مێرس و ئەمانەیە هیچ ڕێنماییەکە بۆ کێسە شەباهەتێکی لەگەڵ یا هەنێک کاتێ شەکر بخۆی خراپە کۆندانی بەرگری لاوازەکە بەڕاستی ئەمانە هەموو شتێ لە حەدی خۆیان خواردنی پێویستە ئەوە ڕێگەڕاستەکەی هەموو جۆرە شتێ لە حەدی خۆیان بۆ تەندروستی لەش پێویستە هەموو خواردنی بەڵام بە پێی پێویستی تۆ زۆر بخۆیت و هەر نەجوڵی توانە تووشی نەخۆشی تری دەبی لە ماڵەوە سدومان بیدای تووشی یەکێ فاکتەری مەترسی هەبێ لەوەی خوانخواستەیەکێ جەڵدە لیا بێ لە خێزانەکە یا شتێ لەوانێت چاویشتی خراپتر بێ و خراپتر بێ بۆیە لە ماڵا وەرزش باسە کرد کاکتۆریش باسی کرد وەرزش ضرورە بکرێت لەم کاتانەیە بخوا تاقەتیشی دێ لە ماڵەوە ئێستا ناخۆشێت بۆ ڕۆژ بەڵێ بە دنیاەوە ئەمە پێویستە هەمومان ڕێنمایەکانمان بریتی بە لە ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی و بەڕاستی پێویستەوە بزانین کە دۆخەکە لە ئێستاوە دەست پێەکە تا ئێستا هەرچیمان کردووە وا حسابکەی نەمان کردووە لەمە دووە ئەوەندە وریابین وا بزانین هەموو کەسێک کۆڕۆنا ڤایرۆسی هەیە و هەموو شتێکیش ڤایرۆسەکەی پێوەیە زۆر سپاس دکتۆر جان زۆر سپاس بینەرانی عزیز لە بیرتان نەچێت لە ماڵەکانتان بمێننەوە تکایە لە ماڵەکانتان بمێنەوە چونکە بەپێی ئەو زانیاریانی کە وەزارەتی تەندروستی بەڕێبەراتی تەندروستیەکان و لایەنە پەیوەندیدارەکان دەری دەکەن مەترسی ئێستا زۆر لەسەر ئێوە هەیە لەوەی کە دەبێت لە ماڵەکانتان بمێنەوە چونکە ئێستا کۆرۆنا لە کۆڵانەکانتان هەیە ئەمە ئامانج لێی ترساندنی ئێوە نییە بەڵکو خۆپارێزیە لەوەی کە زیاتر خۆتان بپارێزن مەڵێن مادام چوونە دەرەوە بە ئۆتۆمبیل قەدەغەیە ئیدی بەپێ دەچینە دەرەوە ئەوە تا بە پارێزگاری سلێمانی چوونە دەرەوە بە پێش قەدەغە دەکا بۆیە لەبری ئەوەی کە گلەی لە هێزانیەکان بکەین دەبێت سپاسیان بکەین لەوەی کە ڕێگە نادەن بچینە دەرەوە 12 شەو تا 6 بەیانی کراوە بوو کە خۆشبەختانە لە هەولێرە و کاتەژ ئێستا بڕاوە کەس بۆی نییە بچێتە دەرەوە ینی دکتۆر زۆر سێرە ئەوەندە دەرفەت کە هەبوو خەڵک بچێتە دەرەوە لە هەولێر لە دوێنێ شەو ڕێژەیەکی زۆر خەڵک لە 12 شەو چوونەتە دەرەوە لە بە مەبەستی سەیران بۆی کە سبەی شەو دووبارە بگەڕێنەوە بەڵێ بەداخەوە هەندێک جار هاوڵاتیان بە شێوەیەک سەیری ڕێنمایە تەندروستیەکان یاخود قەدەغەکان دەکەن وا دەزانن ئەمە شتێکی کاتی و لە قازانجی حکوومەتە پەیوەندی بە هاوڵاتیەوە نیە لە کاتێکە هاوڵاتی خۆی لە پێناو هاوڵاتی ئەم ڕێنمایانە بینەرانی عزیز لەگەڵ کۆرۆنایام شەویشمان پێشکەشکردن لەگەڵ هاوکارم دکتۆر هاوکار و زۆر سپاس بۆ میوانی عزیزمان دکتۆر پشتیوان سپاس بۆیەوەش کە تام ساتە بینەرمانەمون تا لەگەڵ کۆرۆنایەکی تر بەخوای گەورە و میهرەبانتان ئەسپێرین خواتان لەگەڵ زۆر سپاس دکتۆر جان